مرۆییەوانێ بەردەوام بێت و هەروەها ئێمە لە داهاتوودا پەیوەندیەکی باشتر لەگەڵ وڵاتانی کۆمەک بەخش لە کوردستان و بە تایبەتی لە سلێمانیدا بۆ خزمەتکردنی کەرتی تەندروستی لێرەدا ئەبەستین. خۆتان ئەزانن کە بارودۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانیە دوای کۆنتڕۆڵکردنی بۆ ماوەیەکی کەم ئیستا حاڵەتەکانی مردن و توشبوون وردە وردە زیاد دەکاتەوە. بۆیە ئەمە پێویست دەکات کە هەموو لایەکمان بەیەکەوە بۆستین بۆ ئەوەی بەرەنگاری بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بێ. ئەمیش بە دووشتی سەرەکی ئەبێ، یەکەم بە نەترسان، دووەم بە پابندبوون. نەترسان بۆ ئەوی لە ڕووی دەرونیەوانە کاریگەریەکانی کەمتر ببێتەوە و پابندبوونیش بە ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی و دەستگا تەندروستیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چەند بتوانین بەربەم نەخۆشی و پەتا جیهانیە بگرین و کەمترین زیان لە وڵاتەکەمان بکەوێ. ئەگەر هەرەوە نەمانە بۆ گەر پێویستکە بە زمانی عەرەبی ژیان ئەگەر ناوێ. وصلت اليوم طائرة من الدولة الإمارات المتحدة محملة بمساعدات طبية لإقليم كردستان وخصوصا لمدينة السليمانية بناء على طلب من الرئاسة المشتركة لاتحاد الوطن الكردستاني وخصوصا لاهور الشيخ جنجي. ونحن كاتحاد الوطن الكردستاني نعبر عن شكرنا وامتناننا لدولة الإمارات وخصوصا لسمو الشيخ محمد بن زايد ولي العهد، ونأمل بأن يستمر هذه التعاون والمساعدات في مجال الصحي والإنساني في المستقبل بما يخدم الشعب الكردي والشعب الإماراتي. بەڵێ خۆتان نەزانین لە ڕابردووی سێمانی ڕابردوودا بە تایبەتی لەو کاتێک کە حاڵەتەکان وردە وردە زیادی یەکرد ئێمە چاومان لە هەموو ناوچەکانی کوردستان بووە، لە هەموو سوچێکی کوردستان لەگەڵ پارێزگارەکانی سلێمانی، هەولێر، دوهۆک و هەڵەبجە پەیوەندیمانە بووە. هەرچی پێداویستێکیان هەبێت لە ئەوەی لە ڕووی مادیەوە یا لە ڕووی پێداویستی تەندروستی چەندمان توانی بێ هاوکارمان کردووە. لە ڕابردووشدا لە ناوچە دابڕێنراوەکان و یاخو ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە لە خانەقین و لە کەرکووکیشا پێداویستیەکان چەندیان توانیومانە بە حەدێکی گەر کەمیش بێ هاوکار بین و لە داهاتووشدا و لەم پێداویستیانەش بە تەئکید ئێمە هاوکاریانە بین و بە دڵنیایی شەوانەیە پێداویستی خەڵکی کەرکووک لە سەر و هەمویانەوە بێ. فەرمو کاک فەلاح. سڵاوتان لەبێم، کاتتان باش. ئەمڕۆ ئێمە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ با بڵێن کەرتی حیزبی حکومی توانیمان ئەو هاوکاریانەی کە لە وڵاتی ئیماراتەوە گەیشتوتە سلێمانی بۆ موسسەی مام واتە دەستگای مرۆیی مام و لە ئایندەیە بە شێواز و میکانیزمی ئالێتێدا بەشەکرێ بە سەر تەواوی کەرتە تەندروستیەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە دابڕاوەکانشەوە. بۆیە ئێمە لێرەوە بە پێویستی زانین سوپاسگوزاری تەواوی وڵاتی ئیمارات بین، بە تایبەتی وەلی عەهدی ئەبوزەبی شێخ محەممەد بن زاید ئال نەهەیان و هەروەها سوپاسگوزاری تەواوی هاوسەرۆکانی یەکێتیە بین، بە تایبەتی جەنابی کاک شێخ لاهور کە هەوڵ و ماندووبوونەکانی وای کرد کە دەستگای مرۆیی مام بتوانێت ئەم هاوکاریانە بگاتە دەستگای مرۆیی مام و لە ئایندەشا بە میکانیزمێک بە پێی پێویستیەکان بە پێی ئەولویات دابش بکرێ بەسەر تەواوی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ دیارە کۆمەڵێ بڕێک باش لە کەلوپەلە کە خۆی لە کەمامە و دەستکێش و کۆمەڵە مادەی پاکەرەوە و هەروەها بەدلەی خۆپارێزی زیاتر بۆ ئەو نەخۆشخانەیانەیە کە نەخۆشی کۆرۆنەی تایەوە کۆمەڵە تێستی تایبەتە بە نەخۆشی کۆرۆنا. من ئەمەوێت لێرەوە پەیامێک بە زمانی عەربی ئاراستەی برایانمان بکەم کە لەبەرەوەی کەناڵی عەربی لێیە. في ظل الظروف الراهنة التي تمر بها البشرية جمعاء والعراق وأقليم كردستان خاصة، نحن في مؤسسة مام الإنسانية لا يسعنا إلا أن نشكر
جهود دولة الإمارات العربية المتحدة، ونخص بالشكر ولي عهد أبو ظبي الشيخ محمد بن زايد آل نهيان لتقديمه المساعدات الضرورية والمستلزمات الطبية الضرورية لمدينة سليمانية والعراق. ونتمنى أن تكون هذه المبادرة الكريمة بادرة خير لتوطيد العلاقات بين الشعبين الكردي والعربي. ونحن بدورنا ننوه ونؤكد بأن المساعدات والمستلزمات الطبية التي استلمها مؤسسة مام الإنسانية سوف توزع بشكل عادل وحسب المعايير الإنسانية حسب الأولويات في الفترات القادمة. وشكرا. ما يسمعنا